سڵاتان لەبێت و کاتان باش دەستگا کەشناسەکانی هەرێمی کوردستان لە هەفتەی ڕابردوو ئاماژیان بەوەداوە لە سەرەتایان هۆفتەیەوە شەپۆڵێکی چڕی بارانباری ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و لە دوێنێشەوە لە سنووریدارە سەربەخۆی سۆران شەپۆڵی بارانبارین بوونی هەبووە و لە سەرجەم ناوچە جیاجەکانی سەربەیدارە سەربەخۆی سۆران باران بە ڕێژەیەکی جیاواز باریوە. تیمەکانی سەر بە بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران هۆشداریان داوە بە هاوڵاتیان کەوا سەردانی شوێنە شاخاویەکان نەکەن و هاوکات تیمەکانی سەر بە بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران لە سەنتەری شارەکان تەواویەوە شوێنانەی کە مەترسی دروستبوونی لافایان لێ دەکرێت ئامادەکراون و پاکراونەتەوە هەروەها ئەو شوێنانەی کە مەترسی دروستبوونی لافایان لێ دەکرێت و لە نزیک ڕووبارەکان ئامادەکاری تەواو کراوە و بۆ شوانکارەکانی گوند و ئاوایەکانی سەربەیدارە سەربەخۆی سۆرانش ڕێنوینی شوانکاران دەکرێت کە دوور بکەونەوە لەو شوێنانەی کە مەترسی دروستبوونی لافایان لێیە. هەروەها وڵاتێک لە سنووری قەزای ڕواندوست تووشی هەڵدێران بوو ڕزگار کراو لەلایەن تیمەکانی سەر بە بەڕێوەبەراتیەوە گەێنراوتەوە نەخۆشخانە و چاودێری دەکرێت لە نەخۆشخانە. هاوکات جیالەوە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران ئاگاداری هاوڵاتیان دەکات کە بەیانی ڕۆژی یەکشەممە سەردانی شوێن و ناوچە شاخاویەکان نەکەون مەترسی دروستبوونی لافاویان لێ دەکرێت و هەروەها تیمەکانی سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران لە سنووری قەزان و حەکانی دارە سەربەخۆی سۆران بەردەوام بە هۆشداری بڵاو دەکەنەوە و داوا لە هاوڵاتیانەکەن کە لە هەر شوێنێک ئەگەری مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت پەیوەندی بە هێڵی گەرمی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی ژمارە 115 بکەن. لە سنووری دارەی سەربەخۆی سۆرانیش هەموو ئامادەکاریەکان تەواو کراوە تا دێت شەپۆڵی بارانبارین چڕتر دەبێتەوە پێی ئەو پێشبینانەی کە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بڵاوی کردوەوە پێشبینی دەکرێت کەوا 35 تا 40 ملیم باران ببارێت لە سنووری دارەی سەربەخۆی سۆران.